ڕۆژنامە نووس لەسەر ئەوەی کەوتویەتی لە پەخشێک ڕاستەوخۆدا هەولێر ئارامە دوای کۆتایی هاتنی پەخشە ڕاستەوخۆیەکە تەلەفۆنی بۆ کراوە پێیان وتووە ڕاژەکەت لای ئێمە کۆتایی پێ هاتووە بڕۆ بۆ ماڵەوە تۆ چۆن دەی بڵێ هەولێر ئارامە بەڵێ بۆیە دەڵێم پێویستە دەبێ پێویستە ئۆپسیۆنێکی نیشتیمانی دروست بێ باش دەوایان دەکرد دەبایە چی بڵێن بوونمونە لەم بارودۆخانەیە من نازانم ئیتر ئەوە وەک زانیاری چونکە باسی ئەوت کرد کە پیج و ئەکاونت و میدیا سێڤەرەکان بە ئاراستە دەکران کە دژی قوارەی سیاسی هەرێمی کوردستان بێتن وایە زۆر کێشەیە ئۆپسیۆن لە وڵاتە نەخۆشیە یعنی ئۆپسیۆن دەسەڵات ئەگەر جارێک نەخۆشوی ئۆپسیۆن دووجار نەخۆشیە جگە لە ئەوەی لە دەسەڵات دەدەن بە دەیان ئەکاونت و پیجیان دروست کردووە کە تایدا هەموو توانەکانی خۆیان کۆ دەکەنەوە بۆ ئەوەی بە هێرشی ناڕەوە بە تۆمەت بەخشینەوە بەلایانی دەسەڵات ئۆپسیۆنەکان ناوخۆ ئۆپسیۆنەداتن وە گەورەترین نەخۆشی ئەوەیە دەتوانین بڵین خۆبەخشەکانیان دەتوانین بڵین ئەندامەکانیان دەتوانین بڵین هەڵسوڕاوەکانیان ئیتر هەر ناوەچ لە دنیای فێرە جنێوفرۆشیان دەکەن یعنی کۆمنتەوانەکان ئەو ئێستا کە عەزب لە کوردستان زۆر بچوک بووتەوە هاتووتە نێو چوارچێوەیەک کە کۆمنتەوانیان هەیە تەنها جنێوفرۆشی دەکەن جنێو دەدەن چی فێریان دەکات جنێو بدەن طبعا لەلایەن عەزبەکەەوە ڕاست دەکرێن لەلایەن عەزبەکانی ئۆپسیۆنەوە ڕەنگە عەزبەکانی دەسەڵاتی لەم زۆریان هەبێ بەڵام عەزبەکانی ئۆپسیۆن کار دەکەن لەسەر جەهلی ئینسان بردنیان بەرەو ئاقارێک کە پڕ بێ لە نەفامی